الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباع أولياء أمته أجمعين إلى يوم الدين. عزيزان الخشويستان، سلام خوای گەورەتان لەسەر بێ لە شەوێکی تری جومعەی مبارەکە لە مەجلیسی باس و خواس و ستایش و سەنای پێغەمبەرە سەڵات و سەلامی لەسەر بێ و لە خزمەت سیرەی پاکیە ئەو کتێبەی جەنابی مامۆستای مدەڕیس دەرەجاتی عالی بێ الوردة العنبەریە في سیرەتی حەوض الخەیر البەریە، لەو سیرە پاکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ژیان و بەسەرهات و کەسایەتی و شەخسیەتی ئەو زاتە گەورە خوای گەورەمان بەخشێ بەو زاتە گەورە کە حەزرەت ڕەسوولی ئەکرەمە گەشتین بە حەجەتول وەداع و حەجی ماڵئاوایی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لە ساڵی دەیەمی کۆچییا بوو پێغەمبەری خوا ئەم حەجەی ئەنجامدا و لە دوای ئەوە بە ماوەی کەمی تر پێغەمبەر ژیا بە تەواوی ماڵئاوایی لە دنیا کرد و لە ئەسحاب و ئومەتەکەی کرد. هەموو خێرۆبەرێکی ئەوەی کەوا بۆ ئومەتەکەی هەڵگرت و بردی لەگەڵ بۆ قیامەت و خێر و بەرەکەتێکی زۆرێکی بۆ بەجێ هێشتان کە قورئان و سونەت و ئاڵوبەیت و ڕۆیشتە جوانەکانی ئەو پێغەمبەر نازدارەیە سەڵات و سەلام لەسەر بێ. وتمان پێغەمبەری خوا لە 25 مانگی زیلحیجەی ساڵی دەیەمی کۆچی ڕۆژی شەممە لە مەدینەوە کەوتە ڕێو نوێژی نیمەڕۆی کرد کە نوێژی نیمەڕۆی کرد بە چوارکاتی کردی. هێشتا لە سەفەرانێت ناکردی کار ڕۆژە بکە هەندێک فێر بوون بەڕاستی کە نیازی سەفەرێکیان هەیە کە ئیتر بانگی نیمەڕۆدا یەکسەر حەچی لەدە پاڵێ ئەڵێ بۆی کە با لەنەوە فریانە بۆ سەیری ئەم عەقڵیەتە ئەم جەهلە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژەکەی نیمەڕۆی بە چوارکاتی کرد. اینجا هاتە زولحولەیفە کە ئەبیاری عەلیە کە لە مەدینە دەرەچی بانگی عەسر بوو کە بانگی عەسر بوو پێغەمبەری خوا چونکە لە سەفەرا بوو بەرەو مەککە ئەڕوا نوێژی عەسری بە قەسری کرد، دوو ڕکاتی کرد. یعنی ئەمە دوو شتی تایە. یەکەم پێغەمبەری خوا جەمعی نەکرد، نوێژەکەی بە ئەدا کرد کەواتە تۆ ئەگەر بانگی نیمڕۆیدا بوو یا هەر نوێژێک کە لەو کاتێک کە تۆ تا سەفەرەکە نەکردووە تۆ لە حاڵەتی قامە لە ماڵی خۆتای لە شارەکەی خۆتای کە ئەو نوێژە بوو بانگیدا ئەو نوێژە بوو بە ئەدا لەسەر واجبە نابێت نە کورتی کەیتۆ نە جەمعی وەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. اینجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە جەبلەکە ئیحرامیان بەست و سنەتی ئیحرام غوسڵەکە و نوێژەکە و ئەمانەیان کرد و بەرەو مەککە کەوتنە ڕێ. بەهەرحاڵ هاتە ناو مەککە و تەوافی ماڵی خوای کرد و تەمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئایا ئیفرادی کرد یا قیرانی کرد یا تەمەتوعی کرد بە حەجەکەی ئەو ئیتر لە شەر ئاواری بووە و تێبە شەرەکانە ئەفەرمێت کە هات یەکسەر تەوافی ئان کرد و اینجا لە پاشان پێغەمبەری خوا چەند ڕۆژێک لە مەککە ماوە طبعا تقریبا 5 ڕۆژیان پێ چوو تا گەشتە مەککە. ئیتر ڕۆژی یەکەم و دووەم و سێم و چوارەم تا هەشتەم ڕۆژی زیلحیجە لە ناو مەککە مانەوە. اینجا لە ڕۆژی هەشتەمی زیلحیجە ڕۆژی پێنجشەممە چوونە مینا واسون لە حاجی و حەجمە، بەڵام ئێستا ناوە لەبەر ئەوەی کەوا خەڵک بە حساب دوانەکەوێتەوە کۆمەڵە سونەتەیە کەوتێت چوونە مینا یا مونا. لەوێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژی عەسر و نیمەڕۆی بێکۆ کرد، ئیشان مەغریب بێکۆ کرد. اینجا بۆ بەیانی هاتنە خوارەوە بەرەو عەرەفات کە ڕۆژی جومعەیە. ڕۆژی جومعە پێغەمبەر و ئەسحابەکانی چوونە سەر کێوی عەرەفە. لەسەر کێوی عەرەفە وتمان پێغەمبەری خوا طبعا الحەج عەرەفە بەڕاستی حاجی لە عەرەفە بە حاجی ڕوکنی عەظیم گەورەی حەج وەستانی عەرەفە لە دوای زەوالەوە تا نزیکی خۆلهاوبوون. ئەگەر بە لەحزەیەکی بێت ئینسان دەبێت لەسەر کێوی عەرەفە ڕەوەستێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەسحابەکانیان تقریبی 124,000 سەحابە یا زیاتر یا کەمتر ئەوەندە ئەبوون لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئەسحابی بەدر و بە ئەسحابی ئوحود و بە ئەسحابی ئەحزاب و بە ئەحزابی خەندەق و بە هەموو ئەسحابەکان و مهاجرین و ئەنسار کە لە خزمەتیان بوون ئەوەیش کە تازە موسڵمان بوو لە مەککە و لە تائیف و لە شوێنەکانی تر. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر کێوی عەرەفە ڕاوەستا
خطبة وخطاب لم تاريخ پیغمبر صلى الله عليه وسلم براسي مسلمان بيا كافر به هر کس به وجدان سيرك گەورەی و قەسەمەتی پێغەمبەری وە دەرەکەوێت ئەخلاق بەرزی و ڕۆژ بەرزی و ئینساف و وجدانی پێغەمبەری بۆ دەرەکەوێت ڕەحم و سۆز و میهرەبانی گوێ بدەنە من و سەیری من کەن پێغەمبەری خوا فەرمووی گوێ لە قسەکانم ڕاگرن من نازانم لەوانەیە لە دوای ئەم ساڵ بمێنێم یان نەمێنێم پێغەمبەری خوا فەرمووی ئایا ئەم شوێنە یان نایەم ئەم شوێنە بە یەکۆکۆ ئەبینم شوێنە کۆ نابینەوە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم خەڵکینە ئاگادار خوێنتان ماڵتان لە یەکتری حرام پێغەمبەری خوا فەرمووی دەمکم ومالکم حرام عەلەیکم ماڵ و خوێنتان لەسەر یەکتری حرام وەک حرامی ئەم ڕۆژە کە لەم ڕۆژە کە ڕۆژی عەرەفەیە هەموو گوناه و تاوانی حرام کراوە چۆن ئەمڕۆ ڕۆژی قەدەغە کراوە خوێن و ماڵتان لەسەر یەکتری حرام لەم مانگەدا کە مانگی زیلحەجێ و خوا باشوقڕ نایوردووە ئینجا فەرمووی وە لەم شارەدا کە مەکەی پیرۆزە بەڕاستی چۆن خوا حورمەتی لێگرتووە و شتەکانی تیا حرام کردووە ئێوەش ئاوا خوێن و ماڵتان لەسەر حرام ئاگادار بن هەر کارێکی سەردەمی جەهالەت و نەفامی نەزانین کە لە پێش ئیسلام و هەبوو بێت گشتی لە جێرپێی خۆمادایانە پێغەمبەری خوا وەک دەماگیری قەومایەتی و کەسایەتی عەشەرگەرایەتی یا مەسەلەی فەرق و جیاوازی لە بەینە حوڕ و عەبد و کۆیلە و ئەمانەی سەردەمی زمانی جار یان تەکەببور و دەماگیری و یا مەسەلە ڕیبا خواردن و زوڵم و ستەم و زیندانی ئافرەت و زیندە بەسەڵکردنی ئافرەت و ئەمانە پێغەمبەری خوا فەرمووی هەرچی ڕەوشی زمانی جارەتە ئەوا من قسمە ژێری پێم شانازی نەکەن بڵێ من کوڕی فڵانە کەسم من لە بناڵی فڵانە کەسم لە فڵانە عەشەرەت و لە فڵانە تیرەم ئەمە سەردەمی جەهالیە و جەهالەت و نەزانینە ئەوا من ئێوە شاهید بن ئەخەمە ژێری پێمەوە بێنرخن بێحورمەت نەم شتانە پێغەمبەری خوا فەرمووی خوێنسەندنەوەی زمانی جەهالەت هەر خوێنێک لە زمانی جەهالەتدا ڕووی داوە پێغەمبەری خوا فەرمووی قەتڵ و قیتال و کوشتنێک ئەوە هەر هەمووی ملابە ئەبێ عەفو و لێبوردن ڕووکاتە هەمووتان عەفو و لێبوردن یعنی هەر خوێنێک زمانی جەهالەتە پێغەمبەری خوا فەرمووی لای بن فەرمووی یەکەم کەس لە خۆمە دەست پێ یەکەم پێغەمبەری خوا فەرمووی ئیبن ڕەبیعەیە کە کەسی خۆمە و خزمی خۆمە کوژاوە بە ناحەق ئێمە تۆڵەی ناسێرینەوە پێغەمبەری خوا فەرمووی کەواتە کێش لە ئێوە باوکی کوژراوە کوڕی کوژراوە برای کوژراوە لە سەردەمی نەفامی نەزانیا بووە ئەبێت چی بکە ئەبێ و لای بە ئەبێت عەفو و لێبوردن ومن عەفا وأصلح فأجره على الله پێغەمبەری خوا فەرمووی سەڵات و سەلام لەسەر ئەنجا پێغەمبەری خوا فەرمووی هەروەها ڕیبا خواردن و سوو خواردنی زمانی جەهالەت هەر کەسێک لە سەردەمی جەهالەتە پارەی بە خەڵک داوە بۆ کە زیادی باتەوە قازانی زێن لێسێنێ ئەبێ هەمووی لابن و قەتعیکە وەری نەگرنەوە یەکەم کەسێک لە خۆم و بنەماڵەی خۆمە دەست پێکە ئەمە عەدالەتە ئەمە گەورایەتیە ئەمە سەربەرزی و سەرکردایەتیە فەرمووی عەباسی مامەی من پارەی لای کێ و بە کێی داوە بە ڕیبا بە سوو خواردن ئەوە لەم دەقەوە کەس نەیداتەوە یەک کەس نەیداتەوە یعنی ڕیبای نەداتەوە قازانجی نەدات سووی نەداتێت ئەبێ ئاوا بێت نەقەرارێ دەکەیتەوە تەنها بە خەڵکی فەقیر و هەژار بێ و ئیتر کوڕ و کاڵی خۆت و کچ و کاڵی خۆت و چوار دەورەکەی خۆت بەڕاستی دون بە فیرعەون و قارون بەسەر ئەو خەڵکە و ئیتر ئەو خەڵکە فەقیرێکی وەکو ئەمڕۆ کە چەوساوەتەوە بەڕاستی هەمووی خوێنیان لێ چنیوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەبێ ڕیبا خواردن و سوو خواردنی زمانی جارەت هەمووی لابرێ تەرک کرێت وازی لێبێنن لە عەباسەوە دەست پێ بکەم پێغەمبەری خوا فەرمووی فەرمووی خەڵکینە شەیتان بێئومێد بووە لە جەزیرەی عەرەب جارێکی تر خەڵکی مشریک بێ و شەریک بۆ خوا قەراردا و بپەرسێتەوە ئەمەش وەڵامێکە بۆ هاوێکان و سەلەفەکان کە خەڵک مشریک و کافرەکەن پێغەمبەری خوا فەرمووی جارێکی تر
لجزيرة عربي لناو أمتنا ولناو مسلماننا بهيج شوازك شريك وفا بريار ناكرت خلق بدنا بحسين خلق عقل وثقافته هيك في غمري فرمي صلى الله عليه وسلم لو بجوي ناكرت بلان الشيطان لا يتلوى كميني ودانا وفرميت إن الشيطان عدو لكم فاتخذوه عدوا الشيطان دشمن تاعنا بدشمن بيقرن آقاتنا ليه نفسها وآرزوه تاع غلط يعني لرجعي تلوى نا بلا بتي برسن مثلا خبيه برسن شتي برسن يد هواو آرزو بيه برسن كواتا لا ترو يا غمري فرمي آقاداري الشيطان دن بجوي نكن چونك الشيطان ليتان راسي نابي واستان لنا هيني حتى توشي آرزو گناه تاوان تانكا لريسكو الرباز داتا ندا او دشمن تانا يو دشمناتي نجا فرمي لباني آين لباري آينك تانا ولا الشيطان بترسل مالان دشمنك سادو ساكارا مالان دشمنك سادو ساكارا لقوله في غمري فرمي ولا تسبوا الشيطان جوين بالشيطان ماذا يعني كالشيطان بالشيطان يقول بيغمرون جوين كماذا كواتا إنسان نابي جوين بهيج كسيطان لكي الشيطان قابل جوين نبي أبي مسلمان تنبي قابل جوين أبي خد جوين ذلك وليس المؤمن بالطعان ولا لعاني ولا الفاحش البذيء إنسان مسلمان جوين درنية فاحش كامية قصي ناشرين ناكا كانوا تشر نادا قصي خلاف وكروبوش ناكا لقبي ناشناني بكسر شنك سباب من فسوق وقتال وكفر جويندان بإنسان مسلمان إنسان بفاسقة به أقل قتلقين بحلال زاني في كافر به في غمر فرمي كواتا أي شيء كين كالشيطان هم دجمنانا فاستعذ بالله من الشيطان الرجيم القرآن مريض بلين أعوذ بالله من الشيطان الرجيم فأنا أقريب بتو لشر الشيطان لشر خلاف الشيطان شنك الشيطان توزيوني بيبدي براستي واسيلناني وزيوني بلكو بزيوني فتاوان بارك بس يواسيليني أعوذ بالله من الشيطان الرجيم بويا پیغمبر خدا هر کس کوشی وسوسه و ناراحتی و بالا نمیشه سيرجع يقول أعوذ بالله من الشيطان الرجيم أعوذ بالله من الشيطان الرجيم أعوذ بالله من الشيطان الرجيم هو الأول والآخر والظاهر والباطن وهو بكل شيء عليم سيرتك هذا لا يشبع بمشي وازن يا سيرتك يا سيفو أقل لنو يشابو يتر وسوسة كي نامين شيطان وازي لين آسام وشبستان ويبقى غمري خافة من لباري شيطان وزول آقادار من دشمني سرسختانا شون لسردمي باوا غورا ما نحن آدم حتى أكو يسكمي ويما دابه ما أويس بوا توشي شرك مانتا بلام توشي گناح مانتا في غمري خافة فرمي لباريش نكان تانا ولا خواب بترسن لخواب بترسن لباريش نكان تانا وريزيان ليه بقرن حرمتيان ليه بقرن أوان تان بكلمي خواب في حلال بوا أمانتي فالودقار للاتا من لا أمانة له لا دين له هل كسي أمانة نفع الدين شينيا في غمري خواب فرمي صلى الله عليه وسلم أوان تان با رستو وشي فالودقار وخلال بويا واي قولا شين ماركني با قيمانك بيزنا وأخذنا منكم ميثاقا غليظا كواتب آقاتاني يعني حرمة الرزق هي وما بتاع نسجن كان تان هي وما بتاع نسجن كان تان هي غير ما أواني ما كان نسجي وهي كواتب ما في كذي باريس جن ما في بياو بسانية بياو ما في جن بسانية لهموه ما فكان ما في سرجعاتية ما في بخيو كردنا ما في رئيس قردنا ما في خوشويستية ما في براسي همو ما فكان كالإسلام ئاماژەی پێکرا ئازان خۆشەویستان نابێ لە شتەکانتان بن نابێ بێ حورمەتی بەرامبەریان بن نابێ بێ ڕێزی بەرامبەر نابێ قسەی ناشنان پێ بڵێن نابێ لێیان دەن ئیلا مەگەر ئەوان بێن خیانەتتان لێ بکەن بە شێوازێک کەسێک بێن لەسەر ماڵەکەتان ئێوە پێتان ناخۆش بێن لەو کاتە پێغەمبەری خوا فەرمووی نەیفەرمووی بیان کوشن فەرمووی لێیان دەن وەکو تەنبیهکردن لێدانێک کە بەڕاستی شکان و ئەمانەی تیانێ بریندارکردنی دیانە بێت
نەکابرا هەفتا پێنج کتاب حەسابکە وەکو ئەمڕۆ ناوێنە دینی ئیسلام ئەمە دینی ئیسلامیە پێغەمبەر ئەگەر بێئەدەبی ژنەکەی کرد ئەوی بێئەدەبیەکەت چۆنە لەسەر دەمەدەم نا ژن دەمەدەمەکە بڕاستی پێغەمبەری خوا المەرء الفەضیلە وەکو پراسوولانە کە وەکو پراسوولانە وتیانەی پێغەمبەر چی بکەین یا ڕەسوڵ الله پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم فەرمی ئەبێ بەو لاریا بڕۆیە پراسوول بتەوێت ڕاستی بکەیتەوە ئەبێ چی بکەیت ئەیشکێنی ئافرەتی بتەوێت ڕاستی بکەیتەوە وەکەسرها طەلاقها ئەبێ تەلاقی بێت کەواتە ئینسانی حەکیم و ژیر ئەوەیە بەو لاریا بڕوا لەگەڵیا و بێدەنگ بێت ئەگەر دەمەند ئەگەر ئافرەتەکە مەسەلەی فاحیشەکار و خواپەنامان بە مەسەلە یەکێکی هاتە ماڵەکە تۆ پێت نابڕۆی خانەگوان بی لێ لەو کاتەشا تۆ نابێ بێکوشی و لێدانی خراپ بکەیت لێ ئەدەی بە شێوازێک لێدانی تەمبێ نابێ برینداریکەی نابێ بەڕاستی دەسوقاتی بشێنی کابرازی بە فەقانە لێدێ وتی بە سیواکە لێدێ ئەمە بەرحاڵ وەکو تەمبێکردن ئەی نازانی بۆی شاک نابێ ئەو کاتە مەرحەلەی ئەخیر چییە؟ جیابوونەوەیە ئازاربوون هێنا کوشتنی ئینسان گەورەیە و تاوانە ئەگەر مەهماکان خیانەتی گەورەی بکات تۆ نابێ کوشتن لە بەرناوتا هەبێت کوشتن قەتڵی گەورەیە ئەوانەی کە ئەو کارە ئەەکەن کچیان ژنیان خوشکیان ئەمانە کوشن قاتیلن تاوانبار و پێغەمبەری خوا هەڕەشی توندی لێکردووە ئەنجا فەرمی مافی ئەوە لەسەروان ئەوەیە کە ڕێستان لێ بگرن حورمەتتان لێ بگرن و کەسێک نێنە ماڵەکە کە بەڕاستی ئەوی بێتان ناخۆشە و هەروەها مناڵەکانتان پارێزا بکەن ئەدەب و ئەخلاقی جوانیان بدەن ئەنجا مافی شتەکانی لەسەر ئێوە ئەوەیە کەوا بژێویان دابینکەن بەرگ و خۆراکیان جێگە و مەغوان بۆ دابینکەن ئەمە ڕێزیان لێ بگرن فەرق و جیاوازی نەکەن لە نێوان ئەگەر دوو ژنێ هەیە کابرا سێ ژنێ چوار ژنێیە بەڕاستی فەرق و جیاوازی نەکا لە نێوانن ئەنجا پێغەمبەری خوا فەرمی خەڵکینە لە قسەکانم تێبگەن پێغەمبەری خوا فەرمی من پێم ڕاگەیان شتێکی وەهاشم لە دوای خۆم بۆ ئێوە بەجێهێشتووە شتێکم بۆ بەجێهێشتوون ئەگەر بێت و دەستی پێوە بگرن هەرگیز گومڕانە ئەویش قورئان سونەتەکانی خۆمە پێغەمبەری خوا یعنی قورئان و سونەت تێگەیشتن لە قورئان و سونەت بە تێگەیشتنی زانایان و عولەما ئەمە ئینسان هەرگیز گومڕا نابێ و سەیری ناشێت فەرمووی ئاگادار مسلمانان نابێ بێگەورە بن نابێ مسلمان بێگەورە بێت هەر کاتێک ئەگەر گەورەکەی ئێوە کەسێکی قولە ڕەشێکی لوودبراوی بێ و سەر ئازوڵکاوی قژلول بێت ئیترۆ عەبدێکی جۆرە عەبدێک بلوسەتەوە ئەگەر ئەوەی گەورەی ئێوە بوو بە مەرجێک ڕفتار بە قورئان و حەدیثی کرد واجبە ئێوە سەمع و تاعەتان نەبێ بکەین واجبە گوێڕایاڵی بن یعنی کەواتە ئەمە پێغەمبەری خوا باسی وەلی ئەمر بۆ ئێمە ئەکات ئیتر ئەبێ و برادرانە کە هەموو تاغوتی بۆ وەلی ئەمر ئەزانن لەمەوە تێر بگەن هەموو کەسێک وەلی ئەمر نییە پێغەمبەری خوا فەرمی ئەگەر عەبدێکی ڕەشپێستی قولە ڕەشی قژ ئازڵکاوی لوودبڕاو گەورەی ئێوە بوو بە مەرجێ قورئان و سونەتی جێبەجێ کرد واجب سەمع و تاعەتان هەبێ ئەگەر بەو شێوازە نەبوو بەڕاستی ئازیزان و خۆشەویستان دڵنیابن ئەو کەسە ئەگەر قورئان و سونەتی جێبەجێ نەکرد ئەوە دڵنیابن ئەوە ئەو کەسە نابێت ئیطاعە بکەین کەواتە ئەم وەلی ئەمری و ئەمانە هەروە گاڵتە نییە وەلی ئەمر ئەو کەسەیە کەوا قورئان و سونەت جێبەجێ کرد هەموو تاغوت و عارەقە و زیناکاردن لە ڕۆژنامە فاحیشەکارە وەلی ئەمر نییە بەلای برادران جوولەکەش کە مسلمانان ئەو کێ قوتوعانانەکە وەلی ئەمر مسلمانان بەحسابی ئەوان بەڵام وەلی ئەمر ئەوەیە کە پێغەمبەری خوا لێرا باسیەکات ئەنجا فەرمی خەڵکینە گوێتان لە قسەکانم ڕاگرن و تێگەشتن گشت مسلمانێک برای مسلمانە ئەوەی وتی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوڵ الله مسلمانان هەمووی براوکشی یەکترین ماڵی هیچ کەسێک هیچ مسلمانێک بە هیچ مسلمانێک حەڵاڵ نییە ئیلا مەگەر ئەو مسلمانە خۆی بەڕغبەتی خۆی بەشی ئەو مسلمانە با مەسەلەن لە باخەڵی خۆی شتێکەدا بە برایەکی مسلمانی ئەمە حەڵاڵە خۆی ئەمە هەدیە و دیارییە تەهاد و تەحاب وئیلا
من بێم لە خۆم بە زۆر پارە لە تۆ بسێنم، مەسەلە ماڵی تۆ بەرم، سارەی تۆ بەرم، هەر شتێکی تۆ بەرم، بەریداری ماڵەکەی تۆ بەرم، حرام. بەڵام کە تۆ خۆت پێدام یا من خۆم پێدای ئەوە بابەتترەوە حەڵاڵە و پێغەمبەری خوا بشینیتیانێ. ستەم لە یەکتری مەکەن. ئەنجا پێغەمبەری خوا فەرمی پەنجەی شایەتمانی بە ئاسمان بەرز کردەوە، فەرمی خوایە تۆ شاهید بە، خوایە تۆ شاهید بە، خوایە تۆ شاهید بە، اللهم فاشهد، اللهم فاشهد، اللهم فاشهد إني بلغت. پێغەمبەری خوا فەرمی خوایە شاهید بە، خوایە شاهید بە ئەوا من گەیاندم. ئێمە ئەگەڕێنە بەلای پەروەردگار، فەرمی ئاگادار بن دوای من گومڕا مەبن، مەکەونە گیان یەکتری مەکوشن، خەڵکینە، ئێوە یەک خواتان هەیە، یەک باوکتان هەیە، یەک پێغەمبەرتان هەیە، لە حەزەتی ئادەم بوون هەمووتان، لەگەڵ دروستکراون، ڕێزتان ڕێزی یەکتری بگرن، لای خوا ئەوە زۆر بەڕێزە کە زۆر متەقی بێت. يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم. إنجا عزيزان خۆشەویستان، هیچ عەرەبێک گەورەتر نییە، پیرۆزتر نییە، باشتر نییە، چاکتر نییە لە عەجەمێک. هیچ عەجەمێک باشتر و چاکتر نییە لە عەرەبێک، ئیلا بە چی نەبێ؟ بە تەقوا نەبێ. نەڵێن ئەمە ئامۆزای پێغەمبەرە و ئەمە برای پێغەمبەرە و ئەمە مەسەلا ئەمە مامەی پێغەمبەرە و ئەمە فڵان و فیسارە. بەڵێن لە ڕووی نەسەبە فەرقێک هەیە، چونکە نەسەبێکی ئەسلامە پێغەمبەری، بەڵام ئەگەر ئیماندار بێ، بەڵام پێغەمبەری خوا فەرمی نەڵێ کابرا عەرەب و پێغەمبەر عەرەبەیتە من لەو باشتر، نەخێر، کەس باش نییە ئیلا بە تەقوا نەبێ. ئەگەر سەید و خانەوادەی پێغەمبەری بێت، تەقوای نەبوو، دوور لە دین بوو، مسلمانێکی ملتەزیمی موحید، لەو کەسە باشتر کە خۆی بە ئەلوویتی پێغەمبەری خوا زانێ نوێژ ناکە و عەرەقەوە دوورە لە دین، مەگەر بگەڕێ تۆبە بکات و کاتێکەڕاوە تۆبەی کردەوە لە ڕووی نەسەبە تۆزە فەرقێکە، چونکە پێغەمبەر ئیتیصالی هەیە. وەکو ئیمامی عومەر فەرمی بن بەس بۆ ئەوەی کەوا لەگەڵ پێغەمبەرا تێکەڵ و خوێر لەگەڵ پێغەمبەرا بێ، کچێکی ئیمامی عەلی مارە کرد. فەرمی چونکە پێغەمبەری خوا هەموو نەسەب و هەموو حەسەبێک کۆتایی بێ ئیلا نەسەب و حەسەبی من نەبێ. پێغەمبەری خوا فەرمی، ئیمامی عومەر فەرمی بەس لەبەرەوە. ئەنجا ئازان خۆشەویستان، پێغەمبەری خوا فەرمی ئەوەی لێرە ئامادەیە بابی گەینێ بەوەی دوای خۆی کە ئامادە نیە لە مەجلیسا. ئەوە تەمەن گەیەوە ئێمە دەست بەدەست بە سەحابە و بە تابعین و تابعی تابعین و بەلەما و زانایانی ئێمە تا گەشتووە ئیسا ئێمە لە خزمەتیان، ئێمەش باسەکەین بۆ ئێوەش بەسەر دوای ئێمە بۆ مناڵەکانمان. ئازارە خۆشەویستان، ئەنجا پێغەمبەری خوا لەبارەی پرسیارتان لێ یەکرێت، ئەڵێن چی؟ سەحابەکان فەرمیان شاهدی دەدەین بە ئێمە ڕاگەیان، جێبەجێ کرد، ئامۆژگاری کردین. جا پێغەمبەری خوا پەنجەی شایەتمانی بەرز کردەوە، وەک ئەرزم کردن فەرمی خوایە تۆ شاهید بە، خوایە تۆ شاهید بە من گەیاندم. ئەنجا پێغەمبەری خوا سەڵڵەڵاهو عەلەیهی وتارەکەی لێوە فەرمی بە حەزی بیلال بانگی نیمەڕۆیدا، ئینجا ئیقامەی نوێژیان کرد و قەس و جەمعیان کرد. اینجا ئیقامەتی کرد، ئیقامەی کەمی کرد بۆ نوێژی نیمەڕۆ، اینجا بۆ نوێژی عەسر جەمع و تەقدیمیان کرد. اینجا لە پاشان پێغەمبەری خوا لە عەرەفە لە دوای نوێژی عەسر آياتي اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. وفي غمر فهاد خواروا صلاة وسلامي لسبع إن جاء لك غمر فهاد عرف قراوة هات بو مزدلفة لمزدلفة طبعا قشنو بومنا وواجبات مناسك حج يبجيكا في غمر فهاد صلى الله عليه وسلم همين أو مدكة درجة المنظر والسيانصر وجبا واجبات الحج ومانا تقريبا وزدر وجبيت شو بعرفه ومعنوي مكة أمانة في غمرها هل وزدر وجبيت شو أعزم وشويستان أما وتارم يجوغي في غمرها صلى الله عليه وسلم ولا دواء مش في غمرها لا غدرهم وتارك ردا كباسي جوري إمامي علي آل بيتي كده في غمرها فالمي صلى الله عليه وسلم للرئي رانا ولا غدرهم لبين مكة ومدينة لروش يكشما حج ديز الحجة في غمري خاصة من الصحابة كان يكوكر دو تاري إلى فما يخلقنا من يشوفوا يوا آدم زاد ومروه في غمري خاصة مني نزيد بوته ولا يفاي جوله بان بكر يوم يعني وفات كم وقرر مصوري فالرجال وكل نفس ذائقة الموت. فاي تبارك وتعالى
خوای تبارك وتعالى دوشتي زور قدر جران وقوري بمن دا ومن لدوا خمتاني بجيا قرآن آل بيتك لو عرفت فرمي قرآن وحديث لما يقتالي غدركم كما يقول فرمي قرآن آل بيتك كما يقول فرمي صلى الله عليه وسلم يجي يعني لو يتي قولتك القرآن كلام خوای إن جاء آل بيتك وبنا ما الله كمنا كما شاء كما يقول فرمي لقى أمدوانا دا لدواء أمدوانا وبسن رفتار كان هرجيزة وهرجيز إيوة سرطان ناشي وقمرانا وإن جاء فرمي من براستي دوستي خوام يعني مري خوافك وخوام خوشي وخوا خوشي بيه إن جاء هر إيمان دارك مني خوش بيه منيش خوش بيه بيغمري خوافك إن جاء فرمي دستي بو إمامي علي الله يشاء بيغمري خوافك من كنت مولاه فهذا أي علي مولاه اللهم واني من والاه وعاد من عاداه وانصر من نصره واخذل من خذله. حديث الصحيحة إمام أحمد والنسائي وابن ماجه رواية عن كتب في غمري ما فرمي هر كسك من دوست بخوشويستي بم أمش كحزتي عليا براسي دوست بخوشويستي خدايا دوستاتي أو كسب دوستاتي أو كسب كخوش تبي كخوش مبيت كإمام علي خوش تبي خواد دوستاتي أو كسب كمن خوش مبيت إمام علي خوش تبي ومني خوش تبي إن جاء فرمي ودجمناتي أو كسيبك كالرقي لمن والرقي لإمام علي ودجاتي حسدي علي أكا ويارمتي أو كسبا يارمتي حسدي علي أدا وأو كسا يارمتي كحسدي علي سرخا وأو كسيك ودجاتي إمام علي أكا دجمني آل بيت حسدي علي خوايا خجالتك خوايا سوق رزواك أما في غمري خوايا فرمي برامبر بو كساني كدجمناتي حسدي علي آل بيتك أما مسألة شيء عقلاتي أما حقتك في غمري خوايا لبالي حسدي علي وفنك حسدي علي زور قوري آل بيت زور قوري يما براسي بهاتوهوتو هيني الشيعان نخلطين والله يتبع آل بيت شيء أوان خوشاني أوان خوشاني أوان سياسته بما يما أهل السنة وابرو ذكراوي القرآن في غمري خوايا أو الدياري قوري من بجي مشتوى إن جاء لفاشان أو دوانا بجي يعني القرآن لو يدان قوري له لو يدان آل بيته كوات آل بيت زور قوري أو تبع غمري خوايا فرمين هر کسی براسي أفرمين هر کسی من دوست خوشويستي بم أمش واتا علي دوست خوشويستي خدا دوستاتي أو كسبك وخوش دوية كدوستاتي علي دكا خوشي دوية خدا يارمتي أو كسبك يارمتي علي أدا أو كسش ششور بك كهول ششور كرني إمام علي وآل بيت أما في غمري فرميتي صلاة وسلام إلى السربية لو كتبانشا لو سننا صحة استحاتوه بدون نهاية نامتي سير حلبه نامتي باقي كتبانات لنا كواتا وريابا رقل آل بيتي في غمر الله أو يوتيان سيدو آل بيتي في غمر الله خوش تان بيه لبر في غمر وقت شون الصحابة كانوا مع خوش بيه فرق جواز الرحيم آل بيتي في غمر وأنهم لا يكمل راجي وأنهم لا يكمل خوش بيه وآخرتنا من خير بيري يا ربي خوالي دفارنا باسمي عظيم إخوة لمن خاطي خالد داران لبي غمران صالحان كي وشاكانت وأمكر المسلمان يقبل كي نايفنا رباو دايك ما تمار كي لو دفتر تايبتي في غمري صلى الله عليه وسلم كنابي أوانته مالكا نايفنا رباو دايكان كفي هبنا خوش الصلوات إلى سليدا بتايبت الشيء جمعك في غمر صلى الله عليه وسلم يا رسول الله ناومان توماركا دعاء من بوكا بوخمان مناومان يا الله لدى بارينوا أو في غمر الناس دارة أو أنت شيء من كردوا أنت قولت كردوا لبر خاطي عظمة وجاهي أو في غمر قال خمر باقي دايك ما خوش به شفاء نقش كان ما بدو درما نورانيك لهم وسوس من راحتك رزقار معك لشيتي وجنون وسيد أسقام خمر ما وخان هذا ولاد ما فارزاوك خواه بسيب مسلمانان فلسطين بيتوا خواه جولك سر شوركا خواه جولك لناوبا جيش وجاش امتياك شينا بسلكا يا ربي خواه مسلمانان غزة بسيب رحمتي خود برشنا بسريانا يا ربي خواه يا ربتيان بي يا ربي خواه بفريشتو بملائكة كانوا وقتون لغزاي بدرا في غمر الصحابة سرخي خواه أو مسلمانان سرخي خواه ترسو بيهم خيط اللي جولكو حكمتي يهودي ملعونة وكبراسي فروردگارا خود آقالي زور
زۆر زاڵ مستەمکارانە بەرامبەر مسلمانان نەجوڵێتەوە ئێمە لێرەوە بەس دەستڵاوی دوعامانێ پەروەردگارە یا ڕەبی خوایە ئەپارڕینەوە بە قوە و سەرباز و جنودی خۆتەوە فریای مسلمانانی غەزە و فەلەستینکەوە یا ڕەبی خوا بە ئیمانمان ژێنەوەمان بن و زیندومان کەرەوە ئەوانەی داوای دوعای خێریان لێکردوین بە هەر نیەت و بەرمە بستێتەوە نەخۆشیانێکی فعال بە بەلایان بۆمێرە گرفتیانە خۆیان بان چارەسەرکەی منداڵان لێ منداڵدان برێ منداڵەکانان ساڵەکەوە منداڵی ئەمەی ساڵەکە یا ربی خواه فقین هجار ندارن لخانی خوانانین یا ربی خواهیان دول مناك بإيمان وصحة وعافية وبيان خلنا وحال وماضي خوانا وبإيمان ودين وصحة وعافية وآمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.